سەدا و سیما باسکی تەبلیغاتی دەزگا نظامی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی. عەلی ئەسکەری سەرۆکی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی حکوومەتی ئێران لە نامەیەکدا کە لەم دوایانەدا لە میدیاکانی ئێران بڵاو بۆتەوە، فەرمانی بەجێگری سەرچاوە ماڵی و ئینسانیەکانی ئەم ڕێکخراوە داوە تا حقوق و مەزایای کارمەندانی سەدا و سیما لە یەکەمی مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە 30% زیاد بکەن. بەپێی راپۆرتی ڕەسمی ئەم ڕێکخراوە، سەدا و سیما پتر لە 50,000 پێرسنێل وە کارمەندی هەیە و سەدان کۆمپانی گەورە و چکۆلەی جێی متمانەی ڕەژیم لە بەشی بەرهەمهێنانی بەرنامە و دابینکردنی کەرەستەی تێکنیکی و لۆجستیکی ئەم ناوەندەدا بەشدارن. سەدا و سیما کە بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن بەیتی عەلی خامنەئی و دەزگا ئەمنی و نیزامیەکانی ڕەژیمەوە ئیدارە و کۆنتڕۆڵ و هدایەت دەکرێت، باسکی تەبلیغاتی و میدیایی سیستمی وەلایەتی فەقیە و ناوەندە ئەمنیەکان لە ناوخۆ و دەرەوەی ئێران پێکدێنێت. بودجەی ئەم میدیا ئەمنیەتی تەبلیغاتیەوە سەرچاوەی داهاتەکەی بەڕوونی مەعلوم نییە، بەڵام میدیاکانی ڕەژیم نووسیویانە کە ئێعتباری ماڵی تەرخانکراو بۆ سەدا و سیما لە بودجەی ساڵی 1400دا بەرابەرە لەگەڵ بودجەی 20 پارێزگای ئێران. پێویستە بەم بودجە بەرینە داهاتی نجومی خودی سەدا و سیما لە ڕێگەی کۆمپانیاکانی سربەخۆیەوە ئیزافە بکرێت. لە هەلومەرجێکدا کە قەیرانی ئابووری، کۆڕۆنا وە گرانی بۆتە گوشارێکی قورس دژ بە زۆربەی خەڵکی ئێران، لە بارودۆخێکدا کە جەماوەری خەڵک بێکار بوون و توانای کڕینیان یەکجار هاتووەتە خوارێ، باس لە بردنەسەرەوەی 30% حقوقی کارمەندانی سەدا و سیما دەکەن. سەدا و سیمای کۆماری ئیسلامی ئێران بەشی ناوخۆ و دەرەوەی وڵات و هەروەها بەشی بیانی بە زمانە جۆراوجۆرەکانەوە هەیە. بەشە ناوخۆییەکەی لەژێر کۆنتڕۆڵی عەلی خامنەئی و بەرپرسانی ئەمنی و بەشی دەرەوەشی ئەساسەن باسکی تەبلیغاتی سپای قودس و بانگەشەکاری سیاسەتەکانی دەرەوەی حکوومەتی ئیسلامی. ماهیەت و کوالیتی بەرنامەکانی سەدا و سیما تا ڕادەیەک لە بوار سیاسی و کولتوریەوە نزم و دواکەوتوانەیە کە متمانە بە هەواڵ و زانیاریەکانی بۆ کەسانی نزیک بە ڕژیمیش دژوارە و خەڵک لە گەشت ئەم ساڵانەدا هەوڵیان داوە لە میدیاکانی دەرەوەی وڵات و یان میدیا سربەخۆ و غەیرە حکوومەتیەکانەوە هەواڵ و زانیاری خۆیان بەدەستبێنن. سەدا و سیما دەیان بازجوو هەواڵنێری هەیە کە کاریان ئامادەکردنی راپۆرت لە بەندکراوانی سیاسیە و بەرنامەی ئێعترافی ئیجباری ژێر ئەشکەنجەی دەست بەسەرکراوان ئامادە دەکەن و بەم جۆرە ئەم میدیایە بۆتە بەشێک لە دەستگای ئەشکەنجە و بازجووی. چالاکانی کرێکاری، ژنانی بەرابەری خواست، هونەرمەندان و ڕووناکبیرانی بەڵێندار و پێشڕەو بۆ ئەم دەستگایە وەکو دوژمنی حکوومەت پێناسەکراون. سەدا و سیما وەک بڵینگۆی دەستگا ئەمنیەکان ڕاستەوخۆ لە فەزاسازی دژ بەم چالاکانە و تەنانەت نسبەتدانیان بە دەوڵەتە بیانیەکان دەورونەخش دەنوێنێ. لەم قۆناغە تازەیە لە شەڕی ڕەوانی و نظامی دژ بە خەڵک و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان، سەدا و سیما بڵینگۆی هەڕەشەی کاربەدەستانی نظامی و ئەمنیەتی حکوومەتی ئیسلامیە دژ بە خەڵکی کوردستان. بە تایبەت دژ بە خەڵک و بزوتنەوەی کوردستان دەست دەداتە درۆنانەوە و تۆمەت لێدانی بێ ئەساس کە خۆشیان باشتر لە هەمووان دەزانن کە هیچ پایە و ئەساسێکیان نییە. سەدا و سیما ڕەمبازگە و مەکۆی ئاخوندە ورد و درشتەکانی ڕژیمە و 7 ڕۆژی هەفتە و 24 ساعەتە لە ڕێگەی بەرنامە جۆراوجۆرەکانی ئەم میدیایەوە دەست دەکەن بە بانگەشەی دواکەوتوترین بیر و وتنی درۆی شاخدار کە تەنانەت منداڵێکی قۆناغی سەرەتاییش دەتوانێت بێبنەما و درۆبوونیان نیشان بدات. دامەزراندنی ڕۆزەخوێن و مەداحانی لات و لومپەن و قورئان خوێنانی لاڕێ و گەندەڵی وەک سەعیدی تووسی، پەرەپێدانی خۆئازاری و لە خۆدان لە ڕێوڕسمەکانی مەسحەبی شیعە لە زومرەی ئەو ئەرکانن کە سەدا و سیما و ئەستۆیەتی. گۆبێلز وەزیری تەبلیغاتی ئاڵمانی نازی لەسەر ئەو باوەڕ بوو کە درۆ هەرچی گەورەتر و نائاساییتر بێت بە هەمان ڕاددا ئەگەری قبوڵکرانی لەلایەن جەماوەرەوە لەسەری دەبێت. ئاخوند و حکوومەتی ئیسلامی ئێران زیاتر لە وەزیری تەبلیغاتی ئاڵمانی نازی باوەڕیان بەو تێئۆریە بووە، بە تایبەت لەبەر ئەوەی کە درۆ لە ئیسلامدا حرام نییە و شیعەکان لەژێر ناوی تەقییا بەکاریان هێناوە. بەخۆشیەوە لەگەڵ گۆڕانکاری تێکنۆلۆژیک و هاتنە مەیدانی سۆشیالی میدیا، خەڵک توانیویانە بازنەی درۆی میدیاکانی کۆماری ئیسلامی تێک بشکێنن و بە کەرەستەی سنوورداری خۆیانەوە هەواڵ و زانیاری واقعی و بێسانسۆر لە ئاستی کۆمەڵ و جیهاندا
بڵاو بکەنەوە. حکوومەتی ئیسلامی کە لە گرنگی سوشیال میدیا و کاراییەکەی گەشتووە و ناتوانێت سەرکوت و خامۆشی بکات، دەیان گوردانی سایبەری پێکهێناوە و لە فەزای ئینتەرنێتدا خەریکی چاواشەکردنی ڕاستیەکان و کۆکردنەوەی زانیاری لە نێرانی خۆیەتی. ملیاردها دۆلار لە بودجەی خەڵک دەکرێتە خەرجی سەدا و سیمای ئیسلامی ڕژیم و ئەرتەشی سایبەریەکەی و خەڵکی وریا و شەریفیش بەداهێنان و وشیاریەوە لە ڕێگەی میدیاکانی سەردەم ماهیەتی کۆنەپەرستانەی ڕژیم پتر لە ڕابردوو ڕسوا و مەحکوم دەکەن.